سڵاوتان لێبێ بیلار ڕەوفم کاتی ئابووریە ئەم ئێوارەیە ئەم بابەتە ئابووریانەتان بۆ باسەکە. لیژنە 23 کەسیەکەی هەرێم و بەغداد لەسەر میکانیزمی هەناردەی نەوت ڕێکەوتن و لە دوای جێبەجێکردنی پێویستە لە 2 مانگدا پێداچوونەوەی پێدا بکرێت. نرخی دراوە گریمانیەکان بەرز بوونەوە. بازاری کریپتۆ 4.1 تریلیۆن دۆلاری تێپەڕاند. بازاری زێڕیش ناجێگیری و پێشبینی دەکرێت تا کۆتایی ساڵ بەرز بێتەوە. بەهۆی قەیرانی داراییەوە نرخی یەکەی نیشتەجێبوون لە هەڵەبجە دابەزیوە. ئەمەش دەرفەتە بۆ کڕین بە دەفتەرێک و دوان زەوێکی جوانی نیشتەجێبوون لە هەڵەبجە دەکرێت، بەڵام کڕیار کەمە. ئەمریکا زیاتر لە 180 ملیارد دۆلار و رووسیاش 300 ملیارد دۆلاری لە جەنگی مۆسکۆ و کیێف خەرج کردووە. هەینی ترەمپ و پۆتین کۆبنەوە بۆ پرسی ئاگربەست و کۆتایی هاتنی جەنگ. با لە بابەتی موچەونە و تێریمی کوردستانەوە دەست پێ بکەین. دوای 25 ڕۆژ لە گفتوگۆ و دانوستان و دروستکردنی لیژنە بۆ جێبەجێکردنی بڕیاری 550 حکوومەتی عێراق سەبارەت بە ڕادەستکردنی نەوتی هەرێم، سەرنجام لیژنەی هەردوو وەزارەتی سامانە سروشتیەکان و نەوتی عێراق لەسەر میکانیزمی هەناردەی نەوتی هەرێم ڕێکەوتن. بە پێی ڕێکەوتنەکە بڕی بەرەم هاتووی نەوتی هەرێم ڕادەستی عێراق دەکرێت. دوای لێدەرکردنی 50,000 بەرمیل نەوتی ڕۆژانە بۆ بەکارهێنانی ناوخۆیی هەرێمی کوردستان، ئەوی تری ڕادەستی سۆمۆ کرێت بۆی هەناردە بکرێت لە ڕێگەی بەندەری جەیهانی تورکیەوە. ئالێرە باسێکی ئەو ڕێکەوتنەی وەزارەتی سامان سروشتیەکان و نەوتی عێراقتان بۆ وەکەم. ئەم ڕێکەوتنە بۆ کەیە؟ ئایا جێبەجێ بێ یاخودنە تاکەی بەردەوامە بێ؟ بێگومان کێشمە زۆر هەبوو. لە سەرەتای ساڵی 2023 جۆرێک لە لێکتێگەیشتن هاتە ئاراوە لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم. ئەوە بوو لە 25 سێ بە شێوازێکی لێکتێگەیشتن نەگەوەی کە عێراق خۆی ویستی بێتی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان ڕاگیرا. لە 5/4 ئیمزا کرا، گرێبەستێک یاخود ڕێکەوتنێکی نوێ کرا. دواتر لە یاسای بودجە جێکرایەوە کە هەرێمی کوردستان 400,000 بەرمیل کەمتر نەبێ ڕادستی سۆمۆی کا بۆ هەناردە و لە بەرامبەرە خەرجی و موچەی هەرێمی کوردستان بێت. ئەم بڕیارە جێبەجێ نەکرا. کێشەی بۆ دروست بوو. 2023 مان تێپەڕان، 24 مان تێپەڕان، گەیشتنە 25 بابەتەکە دیسان سەری هەڵڵایە. ئەو بۆ عێراق وتی پشتگێرم تەواو بۆ نەوتمانێنێ موچەی تریش نانێت. قسە و باز زۆر کرا. نزیکە 85 ڕۆژ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دواکەوت. سەرنجام لە 7 تەمووز لە 7 مانگی حەوت مانگی پێش و ڕێکەوتنێک بڕیارێک لە ئەنجومەنی وەزیرانی عێراق دەرچوو لە ئەنجامی لێکتێگەیشتنێکی هەولێر و بەغدا کە تیای داباز لەوە کرابوو موچەی مانگی ئایارە نێردێ ئەو نەوتی هەیە ڕادەستکرێ 120 ملیاریش داهاتی نانەوتی بترێت. بۆ مانگەکانی دواتر لیژنە دروستکرا. لیژنەیەک بۆ بابەتی نەوت هەرێم چەند پێویستی بەناو خۆی نەوتی خۆی هەیە، چەند بەرەمێنانی هەیە، هێرشە درۆنەکانیش بابەتێکی ترەوەنێتە ئاڵۆز کرد. دوای 25 ڕۆژ لەم قسە و باس و لیژنە دروستکردن و فەوزایە ڕۆژی ڕابردوو لیژنەکە ئیمزایان لەسەر راپۆرتەکە کرد کە هەرێمی کوردستان ئامادەیە ئەو بڕەنەوتی کە هەیەی ڕادەستی ئەوانی بکە. ئەوان 50,000 بنەوە بە هەرێم چی مایەوە هەناردە بکرێت. دوێنێ پێش ئەوەی کە هەواڵی ڕێکەوتنەکە بڵاوکرێتەوە لێرە هەر لەم کاتانەیە ڕێک من پێم وتن بەشێک لە کۆمپانیاکانینەوە بەتایبەت ئەوانی ئەپیکۆر ڕازی نین بەو شێوازە ڕادەستکردنی نەوت هەتاکو گرێبەستەکانیان عێراقی ئیمزای نەکە. جاوەی باشە لە نێو راپۆرتەکە وتراوە چەند بەرەماتوو. جا ئێستا بە ورتر ئەم بابەتتان بۆ باسە. لە 7 تەمووزمان بڕیاری 550 دەرچوو. ئەماڵێکی ئەڵێ هەرێمی کوردستان 280,000 بەرمیل نەوت بەرەمێنانی هەیە بە پێی راپۆرتی چاودێری دارایی هەرێم و بەغداد کە حکوومەت ئێرە هەرێم خۆی ئەمەی وتووە. ئەم 280 بێ بە من 230 هەنارداکەم 50 گەڕێنمە بۆ تۆ. لیژنێکی دروستەکەین زیاتر لەو 50 دویست تا 15,000 بۆتان زیارکە. وەزیری نەوتی عێراق و سۆمۆ ژووتیان کاکە بێ بگاتە 400,000 مەرجنی هەرم 280 بێ وردە بەرەمێنان زیایکە کاتەوە. بەڵام هێرشە درۆنیەکان ئەم بابەتیان ئالۆز کرد. بەرەمێنانی نەوتی هەرێمی کوردستان هاتە 70,000 80,000 ئێستا زیادی کردووە بۆ 220,000 ڕێکەوتنێکی هاتووەتە ئاراوە.
280,000 بەرمیل بەرهەمێنان نی لێستا ئەگە بشگاتەوە ئاستە کۆمپانیەکانی ئەپیکۆر کە زیاتر لە نیوەی بەرهەمێنانی ئەم نەوتیان هەیە ئامادە نین بەو شێوازە بە $16 و بەبێ ئیمزاکردنی گرێبەستەکانیان 90 ڕادەستکە هەندێک زانیاری تر هەیە با لەوە شتان پێ ئەمە پێوەستە بە چی؟ پێوەستە بەوەی کە هەرێمی کوردستان تا چەند پابەندە بێ بەم بڕیارەوە تا کێ ئەوەی کە دوێنێکرا ئەو ڕێکەوتنە یاخود ئەو ئیمزای لەسەر راپۆرتەکە کرا لەو ڕۆژەوەی کە هەرێمی کوردستان نەوت ئەیاتە دەست وەزارەتی نەوتی عێراق لەو ڕۆژەی کە هەواڵێک بڵاوەکرێتەوە ئەڵێنەوە هەرێمی کوردستان ئەمڕۆ نەوتەکە یا بە وەزارەتی نەوتی عێراق بۆ 2 مانگە چونکە بەپێی هەمواری یاسای بودجێی عێراق تێچووی دەرێنان و گواستنەوەی نەوتی هەرێمی کوردستان کراوە بە $16 بۆ 60 ڕۆژ پێویستە لەو ماوەی کۆمپانیاک بێ هەڵسەنگاندن کە $16 زیاتری ئەوێ یاخود کەمتر لەسەر ئەو بنەمایەکانی دواتر دووبار بێت کە ئەوە کێشەیەکی زۆر گەورە بە ئاسانی حل نابێت و هەروەها تەنانەت ئەگەر ئەوەش تێپەڕێن خودی بڕیاری 550 عێراق تا کۆتایی 2025 زیاتر نییە واتە تا کۆتایی ئەم ساڵە بۆ ساڵی نوێ یا بە یاسای بودجە هەبێ یا بێ هەرێم و بەغدا بگەنە ڕێکەوتن کە بێگومان هەڵگا هەڵبژاردن بکرێت حکومەتیش ئەوێ بە کاربەڕێکەر و کێشەکانیش تا هەستێت جیاواز و ئاڵۆسترە بن لە نێو پێکێنانی حکومەتی عێراق و کابینە ئەوە تا هەستێک ئاڵۆسترە بێت جا قسەی کۆتایی لەسەر ئەم بابەتە ئەوەیە هەرێمی کوردستان بە پێی و لێکتێگەشتنی کروتی وتی چەند نەوتن بەرهەمێنابوو ئەتانەی 50مان بەنێ بۆ ناوخۆ پێچی لەو بابەتەیە قەرەبووی کۆمپانیەکانی ئەپیکۆر بکرێتەوە یاخود 70-80 بەرمیلێک کە ئەپیکۆر بەرهەمینایانێ ئەویان ڕادستی عێراق بکرێ بۆ هەناردە تاکو باردۆخکە لەگەڵ کۆمپانیا ئەمریکەکان ڕێکێک بێتەوە یاخود کۆمپانیەکانی ئەپیکۆرە ئەگەنە ئەنجامێک و هەروەها بابەتی داهاتی نانەوتیش هەیە کە ویش کێشەیەکی ترە ئەمانە هەمووی ئەکەوێتە سەرچی سەر بڕیاری محەممەد شیا سوودانی ئەم راپۆرتانی قبوڵە یاخود نایخود بە شازێکی بڵێ ئیتاری تەنسیقی شیعە ئەم راپۆرتانی قبوڵە یاخود نەبەوەی کە موچەی مانگی 6 بنێرێت جا هەندێک کەس لێسەڵێن وادەی نردنی موچە ئاشکرا بوو کەی دووشەمە و سێشەمە بۆ واڵێن لەبەری کۆبوونی ئەنجومەنی وەزیرانی عێراقەیە بەڵام بەدیان کۆبوونی ئەنجومەنی وەزیرانی عێراقیش کرا و بڕیا لە بابەتی موچە ئەستا هەر باسیش نەکرا بۆیە ئەم فاڵگرتنەوە و پێشوەختە قسەکردنە لەسەر هاتنی موچە باش نییە جگەل لە تێکدانی دەرونی خەڵکو و فەرمانبەر و موچە خۆر و بازار شتێکی ئەوتۆی نیە و بەدەیان جاژەم کەسانە و توانە بەیانی نەشات و لاشیان ئاساییە دەجایەتی ژمۆعی دانێنەوە و هەر نەژێت بینە سەر چی بەهای دراوەکان ئەمڕۆ لە بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان بەهای دیناری عێراقی بەیانی تاکو نیۆڕۆ خواستی دابەزینی هەبوو قووەتێک لەسەر دۆلار هەبوو واتە دۆلار هێزێکی بوو حەزی لە بەرزبوونەوە بوو ئەو بوو $100 تا 140,750-800-900یش لە هەندێک شوێن بەرز بوو بەڵام لە دوای نیۆڕۆ کەمێک پاشەکشەی بەخۆ بینی دینار گەڕایەوە لە دوێنێش باشتر $100 بازاری سلێمانی بە 140-450-500 داخرا بەڵام ئەمڕۆ لە بازاری هەرمیسان شتی تر هەبوو بەهای لیرەی سووری لە بازارەکانی ئاڵوگۆڕی دراولە هەرێمی کوردستان هاوتەریب لەگەڵ دیمەشقی پایتەخت و حەسەکە و قامشلۆ دابەزی تمەنی ئێرانیش بامانشەوە بەرامبەر بە دۆلار دابەزی بەڵام یۆرۆ و پاوەند بەرامبەر بە دۆلار بەرز بوونەوە 100 پاوەند لەسەر و $135 و مامەڵی پێوەکرا 100 یۆرۆش لە نزیکەی $170 کڕینی و فرۆشتنی پێوەکرا لەگەڵ قارەمان جەوهەر پەیامنێری کورسات نیوز لە هەولێر قساکەم قارەمان سڵاو لێبێ بازاری دینار و دۆلار تمەن لیرەی سووری لە هەولێر چۆنە و کاتی داخستنی بازارە نرخەکان چۆن بوون ئەگەر گۆڕانکاریکان بەسەرا هاتبێ بە بیبینین پێمان بڵێ کامیان زیاتر ئەمڕۆ گۆڕانکاری بەسەر هاتوێ بیلا لەو کاتت باش بەهای دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی ینی کەمێک جێگیرە بەڵام بەو شێوەیە نیە ینی ناجێگیریەکەی ئەوەیە کە چەند سەد دینارێک بەرز دەبێتەوە یاخود نزم دەبێتەوە لەگەڵەوەش لیرە و تمەنیش بە هەمان شێوە ینی بەرز و نرزمی هەیە بە تایبەت بەشێک لە ڕێکەوتنە سیاسیەکان بەشێک لە هەواڵە سیاسیەکانی نێوان یاخود پەیوەندیەکانی نێوان ئێران و ئیسرائیل و بەشێک لە وڵاتانەی کە لە ئیسرائیل و نزیکن یاخود لە ئیرانەوە نزیکن ئەمانە کاریگەریان هەیە لەسەرەوەی کەوا تمەن دابەزە یاخود بەرز بێت و لیرەی سووریش بە هەمان شێوە
بەشێک لەو پەیوەندیانەی کە سووریا لەگەڵ ڕۆژئاوا ئەمریکا هەیەی بە هەماشێ ئەمانەش کاریگەری هەیە لەسەرەوەی کەوا نی بەهای لیرەی سووری گۆڕانکاری بەسەدات بەڵام ستا بەهاکەی دابەزینی بەخۆ بینیوە بەرامبەر بە تومەن و لیرە دەفرۆشنی ئێوە سان ناکەی هەر بڵە سعر ما پێ بڵە قارەمان بڵێ هەر بە چەنە ملیۆنی با خۆشی دەرنەکەی مشکلەی نییە بڵێ ملیۆنێ بە چەنە تمەن لیرەی سووری ملیۆنی بەچەندە ئێستا ملیۆنی بەچەندە لیرەی سووری 32,500 دینار ئەی تومەن بەچەندە ئەها حوالا تقریبا بە 9 ملیۆن ئەوەکەی دیکە بە 8 ملیۆن و 800 ئەوانەیە ینی کەمێک ناجێگیری پێوە دیارە ئەوەی کە هەیە ئەنی بیلال ئێستا بۆرسەی هەولێر داخراوە تا غازی و کاتت باش بازاری لیرە و تومەن ئێستا چۆنە ئەنی هەرچەندە ئەوەی کە هەیە لیرەی تورکی تومەن ڕۆژ بە ڕۆژ لە دابەزینە خاستن تومەنەوە چەند ڕۆژەکە دەرێ سفرەکان لا دەبم یعنی ئەو تومەنە ئەوەی لە بازارە لەوانێ فەدرەچ کە دەیگۆڕی تەبعی نوێت دروست دەکە ئەوە هەر ناڕۆ تومەن احتیمالی هەیە زۆر زیاتر دابەزی لیرەی سووریش خەرک ئێستا وازی لێینە ئەو دەقەیمە قسە دەکەین ملیۆنی بوویتە 130,000 ئەوەش 2000ەکەی بە 120,000 کەس نایکڕی ئەوەی کڕشی هەمووی ماروێران بوو تووشی زەرەر بووین و زۆرم هاوار کرد کە خەرک نەیکڕی ئیدی ئەو خەرکەش بەجێ کەس ناکە هەبوو تومەنی دەکرد لە ماری دادنەوە تومەنەکەش زۆری نمالوانەیە تەبعی نوێ پەیدا دەکات سفرەکان لا دەبا یعنی ئەو تومەنەش ڕەفز دەبیتەوە ئەمە لیرە بوو یان تومە هیچ جیاوازیەکەیە لە نێوان ئەم لیرەیە لەگەڵ ئەوەکەی دیکە ئەوە 2000 و 500 ینی جیاوازەکەی چییە؟ جیاوازەکەی ئەوە ڕسمی بەشار ئەسەری تێدایە ئەوە بێ ڕسمە 500 ئەوەیە ئەوە لە بازار بە 10,000 هەرزانترە لەوە ئەوە ملیێنێک بە 20,000 ئەوە ملیێنەکی بە 130,000 خەرک بە 700 دینار دەیکڕی دەیگۆ هەردەستی ڕۆژ بە ڕۆژ دادەبەزی یعنی ئێستا ئەو دەقەی بە قسە دەکەین ملیێنێک بە 130,000 دەقە بە دەقەش لە دابەزینە هەمومانی ماروێران کرد خاستن تومەن ڕۆژ بە ڕۆژ دادەبەزی ئەو جا دەرێ سفرەکان لا دەبم کە سفرەکان لا بە هەروێران دەبی لەوانەیە بڕاتە 15 ملیۆن و 20 ملیۆنەوانە هەر کەسی نێشتی هەموو خەرک ماروێران بوو هەمووی خەرک بەدبەخت بوو وەڵی چەندین کەناڵ هات گوتم کاکە لیرەی سووری مەکڕن تومەنی مەکڕن بەس کەس جێ لە کەس ڕناگری هەموو خەرک لە دەوی مار و منداری خۆی دەگرتەوە و داهات بە لیرەی سووری دەدا بە تومەنی دەدا ئەوە ئێستا لە مارێ هەمووی توش زەرەر بوون و لە مارە خەرک خێزانەکەی داوای 5,000 دەکات مەسرەفی نەدەکرد ئەوە ئێستاش بە ملیێن بە دەفتەر زەرەر دەکا و خۆی کردیە ئینشاڵڵا کەس زەرە نەکەمە پێما خۆش نێکە زەرەکە بەس ئەو پارانە چ ئێرانیە چ سووریە چ تورکیا ئێستا و دەقەی مەقسە دەکەین 4,100 لیرەی تورکیا هاوتە دەرێک کایە ئەو پارەیە 200 لیرە بۆ وەرەکە بوو کە سفرەکانی لابرد ئەوە 100 ملیۆنە ئێستا بوویتە 4 ملیۆن و یعنی 4 ملیار و 100 بۆ وەرەقەچی پارەکە ڕۆژ بە ڕۆژ لە شکانە تورکی سووری ئێرانی تومەن ئەو پارانە خەرک داواکارم لەو مایکێن گۆ هەزاران زار و ماگۆ دە کاکە دوورکەون و لەو پارانە خەرەکە دەیکڕی بە نیازی قانزاز ئەیدی ئەو ماروێرانی لۆ ئەو خەرکە و لۆ هەموو دینار و دۆلار ئێستا دۆلارە تقریبان زێگیر بۆ لە 139 دەبیتە چل دەبیتە چلونی و دۆلار لەو ساڵی نۆرمالە ینی ساڕەکەی دۆلار کێشەی نییە چکە حکوومەتی عێراقی بەس دۆلاری هەیە خوردی کاتەوە ئیدی دۆلار بەو شێوەی بەرز نابێتەوە برێم ینی دینار بشێ دۆلار زۆر بەرز بێتەوە بەڵام ئەوەی ماروێرانی ئەو پارانەیە سووری و تورکی و ئێرانی لەو پارانە دوورکەونەوە ئەمە لە خزمەتتانداوم بە خێرە سەر چاوە لەوەی کە ئەم کەسبکارە باسی کرد بەهای لیرەی سووری نی ئێستا دوو جۆری هەیە وەک باسیشی کرد بەشێشانی ڕسمی ئەسەدی لەسەر ئەوەی تریش بە هەمان شێوە یارە چاپی نوێیە 10,000 دینارێک جیاوازی هەیە لەگەڵ ئەوەشکە بەهای دینار و دۆلار چاوەڕوان دەکرێت ئەو بەهایی کە ئێستا هەیەی تاوەکو ڕۆژی یەکشەممە بەو شێوێ بمێنێتەوە واتە 100 دینارێک
بەرز دەبێتەوە یان دادەوەزێ بەهای دینار بەرامبەر بە دۆلار بەڵام لەگەڵکردنەوەی بۆرسا ڕۆژی یەکشەممە ینی ئێستا کەمیشتر بۆرسەی هەولێر دادەخرێتن تاکو ڕۆژی یەکشەممە بۆرسەی هەولێر دادەخرێ و هیچ مامەڵەیەکردن و فرۆشتنی دۆلار لێرە ناکرێتە ناوە لەبێت لە نووسنگەکانی ئاڵوگۆڕی دراو لە بەشێک لە شەقام و گەڕەکەکان هەیە بەرچاوڕێکی زۆر باشینێ قارەما میوانەکەش هەر بە هەمان شێوە قارماجەوە پامنی کورسات نیوز لە هەولێر هەر بژیت کاغازی مشایەتی بۆیە هەر جارێک مای چوبێتە بە بەردەستی لە مانگی 12 تا ئێستا و توێتی کاکە لیرەی سووری مەکڕن خۆم هەمە ئێوە مەیکڕن چ ئەمە زەرەرە ئێمە شەر بە هەمان شێوە لە هەشتی 12 هاوارەکەین دەجار دوسێ جا من هەر لیرەی سووری بەنام ستۆدیۆیە پێم وتن کاکە پێویست ناکابیکڕن ئەمە جگە لە قۆڵبڕینێ جگە لە بەدەردانی پارەکەت هیچی تر نیە خەڵک بە 20 دەفتەر و 12 دەفتەر و وانە زەریر کرد تا خەڵکە بۆ لەسەری ماڵوێران بۆ کێشی کۆمەڵاتی بۆ دروست بوو تا کۆتایی بازاری کریپتۆکەرنسیەکانتان بۆ باسەکەم بتکۆین لە مامەڵەکانی 24 ساعتی ڕابردوو بەرزترین نرخی بەخۆبی لە سەر و 124,000 دلار و مامەڵی پێوکرا هاوکات ئیسیریۆم نزیک بۆ لەوەی نرخی نوێ تۆمارکات بە جیازی 100 دلار لە سەر و 4,700 دلار مامەڵەی پێوەکرا. ئالێرە باسی ئیسیریۆم بتکۆینتان بۆکەم شەوی ڕابردوو لە 24 ساعتی ڕابردووە بە دیاریکایی بەرزونزمێکی زۆریان بەخۆبینی بتکۆین بەرزترین ئاسی تۆمارکواتە لە 2010ەوە کە خراوەتە بازار بە 4 سنت خەڵک ڕێوێتی و مامەڵەی پێوەکرا لە 24 ساعتی ڕابردووە بەرزترین ئاسی بەخۆبینی کە سەر و 124,000 دلار بوواتە چەند 12 دەفتەر و 45 وەرەقەیەک. هەر لە من ماوەی پێشوا من باسی بتکۆی نیشمان کرد کە 70,000 دلار بوو توان کاکە کاتێتی ئیتر لەوە زیاتر دانابەزێ بەرزە بێت ئەمە 30 ڕۆژ 35 ڕۆژ پێش ئێستا ئیسیریۆ میشەر بە هەمان شێوە تەنها هەفتەی پێشوش کە لە 4,300 دلار و 200 دلار بوو هەر پێمان وتن گەیشتە 4,780 دلار. بتکۆین بەرزترین ئاسی تۆمار کرد هەر یەک بتکۆین یەک دانە ئەلەم بتکۆینە 124,457 دلاری بەخۆبی واتە 12 دەفتەر و 44 وەرەقە و نیم نزیکی 45 وەرەقە. بەهای بازارێکی واتە کۆی ئەو بتکۆینانەی کە هەن بەهاکەیان گەیشتە 2 تریلیۆن و 470 میلیارد دلار دوو ئەونەی ئابووری ڕووسیا دوو ئەونەی ئابووری سعودیا دوو ئەونەی ئابووری تورکیا بە تەنها بتکۆین خۆی لە 163 بازاری کریپتۆکەرەنسیەکان کە بەهاکەی 4.1 تریلیۆنە بتکۆین پێکێنێ واتە دوو لە سەرسەی ئەم بازاری دراوە گریمانەیانە کریپتۆکەرەنسیانە بە تەنها بتکۆین خۆی تەحکوم پێکا بۆیە پێوتێ پاشای کریپتۆکان. بێمە سەر ئیسیریۆم ئەمە هێماکەیەتی ئەویش ئاستێکی بەرزی تۆمار کرد ئەرێک ئیسیریۆم گەیشتە 4,780 دلار پێشتر 4,891 دلاری بە خۆبینیوە لە 2020 نزیک بوو لەوەی کە ڕیکۆردی مێژووی تۆمارکە بەهای بازارەکەی 575 میلیارد دلارە نزیکەی لە 115 بازاری کریپتۆ پێکێنێ. ئیسیریۆم بەرزبوونەوەی باشی بەخۆبینی و ئەماوێت زیاتر لە بتکۆینیش واتە بە نزیکەی لە 100 تا 150 بە تەنها لە ماوەی ئەم دوو مانگەیە بەرزبوونەوەی بەخۆبینەوە و یەکێکە لەو دراوانەی کە ئەکرێ بڵێن ڕەسەنن بتکۆینە ئیسیریۆمە سوویە تا ئاستێک XRP سۆلانە ئەمانە وەکو دراوی ڕەسەن ئەتوانێت لە بازاری کریپتۆکەرەنسیەکانە مامەڵی پێوەکرێەوە ترسێکی زۆر گەورە نیە بەرزونیزمیان زۆرە بەڵام ترسیەوە نیە ڕۆژێ لە پڕ هیچ نەمێنێ و سەرمایەکەت بێ بە سەفر ئەگەر تەحملتە بێت یا دڵنیا بە قازانجێت بۆ لە 2021 خەڵک 4,800 دلاریاوە بە ئیسیریۆم ئەوە ئەمڕۆ جایەتی دوای 4 ساڵ گەیشتەوە 4,780 نزیک بۆ لی واگەر هەیە ئیسیریۆم تا کۆتایی ساڵ 6,000 دلار بۆ 8,000 دلار بەخۆبینە بێگومان تا کۆتایی 2027 ئەمە پێشبینی خۆمە لە سەرم بابەتە لە دوای شیکارێکی زۆر بتکۆینی ژەگەری 9 میلیۆن دلار بۆ 750,000 دلاری هەیە واتە کەمتر لە میلیۆنێک دلار. ئەمە بازاری کریپتۆکان باسی زێرتان بۆ بکەم نرخی زێر لە بازار جێنەکانی ئیش بامان شێوە ناجێگیرە بەڵام دامەزراوە دارایەکانی گیان پێشبینەکە نرخەکەی تا کۆتایی ساڵ بەرز بێتەوە هەرچەندە تا 15 نرخی زۆر بەرز و مێژوویمان لە زێڕابینی بەڵام لەو کاتە بەدووە جۆرێک لە جۆرەکان زێر هەر ئۆنسەیەکی لە خانەی 3300 3200 جاروبار چێتە 3400 ئەوەستێ نەیتوانێت نرخی نوێتر تۆمارکە کەمە شتێکی ئاساییە چونکە لە ماوەی سێمانگی ڕابردووە بۆ ئێستا ئاساییە ئەو خانانی کە پێشتر بە خێرایی تێپەڕاندە بوو جارێکتر ببینێتەوە بێگومان لە هەرێمی کوردستانیش نرخەکەی باماشەوە
لە ماوەی ڕابردووە بەرزبوونەوەی باشی بەخۆبینی ئەم چەند ڕۆژە کەمێک دابەزینی بەخۆبینەوە کە دواتر هێمن لەسەری قساکا بۆتە. لەگەڵ هێمن کەمال پەیامنێری کورسات نیوز لە سلێمانی قساکەم. هێمن بازاری زێر چۆنە لە سلێمانی ئەمڕۆ نرخەکان چۆن بوون ئەوانی مامەڵی پێوەکەن چی دەربارەیەڵێن؟ بەڵێ بیلال سڵاو لێ و سڵاو لە بینەران ئێمە ئێستا لە نێو بازاڕی شاری سلێمانی دیاریکاری کە ئێم شوێنێک ئێمە لەین دیارەمە لەلایەن هاوڵاتیانی شاری سلێمانی چوانی لە دەروی شاری سلێمانی دێنە ئەم شارەوە دێنە نێو بازار کە بە بازاری حەوزە وشکەکە ناسراوە لای هەموو کەسێک ناسراوە دیارێرە بازاری زەرەنگەرانە لە شاری سلێمانی و بەردەم و هاوڵاتیانی کە دێنە ئێرە بێ و بێگومان دێن زێر دەکردن دیارە نرخی زێر وە ئەوەی کە هەیە بەردەوام ئاڵوگۆڕی تێدا دەکرێت هەندێک بەپی ڕۆژەکان دەگۆڕ هەندێک کات بەرز دەبێت و پێچوان و هەندێک کات خەکەی دادەبەزێت و ئەم گۆڕانە بەردەوام هەیە ئەگەرچی ئەمەش وەک قسەم لەگەڵ زەڕەنگەراندا کردومەش هۆکارەکەی بۆ ئەم بارودۆخە سیاسیانەوە ئاڵۆزیانە دەگەڕێتەوە کە لە ناوچەکەداوە بەگشتی ڕوودەدادووە من بۆ قسەکردن لەسەر زێر بەگشتی ئەگەر بچمە لای میوانەکەم کاگازات بۆ ئەوەی سەمان بۆ بکات لەسەرەوە کەوتە بێژی زەڕەنگەرانی شاری سلێمانیە بەگشتی لەسەر نرخەکان و ئەو گۆڕانکاریانەی کە ڕوودەدا قسەمان بۆ بکات زانیاریمان باتێ کاگازات سڵاو لێبێ و ئەم کاتت باش کاگازات سەبارەت بە نرخی زێر پێمان بڵێ بازاڕی زێر لە ئێستادا چۆنە بەگشتی چکە دەوترێت بۆی ئەو گۆڕانکاری سیاسیانی بەتایبەت ئەمریکا و رووسیا کە ئێستا دەنگێکە یەکە کۆبوونەوە دەکرێت سبەینێ کاریگەری هەبوو لەسەر بازار وڵی بازار بەرزونزم زۆرەکە ئەوەتی ترام هاتووە سەر حکم شەو ڕۆژی وا هەیە مەسەن 30 وەرەقە هاتون کیلۆیەک دابەزێ لە پڕبەرزە بێتەوانێ ئیتر بازاری شێوانەوە ڕاستی لەم دووسێ ڕۆژەیە تقریبان 25,000 بەرز بۆ ئێستا ئەمڕۆ 15,000 دابەزیوە بەڵێ بۆ مەسخاڵێگەرەوەڵە زۆر باش ئێستا مسخاڵی زەر چەندە بۆ منە ئارە 21 ئارە هەژدەن خەکانی ئێستا ئەمڕۆ ئاری هەژدە بە 560,000 21 بە 650,000 گیرەیەکیش 995,000کەوێت زۆر باشە دوێنێن خەکە زیاتر بوو یاخۆ پێرێ زیاتر بوو بەڵێ وڵی تر پێنجشەممە و جوعان حرەکەیکی زۆری دیا بوو 30 وەرەقە 40 وەرەقە هەڵتون کیلۆیەک بەرز بوانێ سبەینێ دەگوێوەیە کە ئەمریکا و رووسیا کۆ دەبنەوە پێ دوای ئەم کۆبوونەوە کاریگەری هەبێت لەسەر داوەزینی جارێکی دیکە ئەگەر ڕێکەوتە نەوێت و شەڕیۆگرانەیە بووە سێ بەڵێداسی زۆرە بێ و هاڵتون تەسەوەر کە زۆر داوەزێ ئەمەی کە ئێستا ڕۆژانە هاوڵاتیان دێنە بازارەوە دەیکڕن یان دەیفرۆشن ئەوەی کە تێبینیت وڵی ئێستا ئەوەی کە زیاتر خەڵک وەستاوە ئەنی بەگشتی بازار ئێمە نەماوە زۆر بەی نەکڕین هێو نەفرۆشتنی وەستاوە لە جێگەی خۆیەتی زۆر باشە لەو پێش هاوڵاتی کە دەهات زیاتر بۆ نمونە ئاڵتونی دەکری بۆ جوانکاری دەیکرد بەخۆی و ئەوانە ئێستا ئەوەی کە هەیە ئەوانە دەکردن یاخود قاڵب دەکردن چۆنەڵی لیرە دەکردن یاخود ئەوانەی کە هەڵی دەگرن بۆ قازان زیاتر ئێستا زیاتر خەڵک قاڵب بکڕێ بە کیلۆ و نیو کیلۆ ڕوب و لیراکڕێ ینی زیاتر پەیوەندی بەوە هەیە کە ئەمە سەریعترە زووترە فرۆشرێتەوەی دەستەکان خۆش. بەڵێ بیلال ئەمە وتەی میوانەکەم بوو کاگازات عومەر تەبێژی زەڕەنگەرانی شاری سلێمانی سەبارەت بە نرخی زێر و ئەو گۆڕانکاریانەی کە ڕوودەدا وەگاماژەی پێکرد بۆ هەر مسقالێک نزیکەی 15,000 دابەزی واتە لە چاو دوێن پێرێکەدا واتامە گۆڕانکاریە بۆ هەر مسقالە بێگومان ئەم نرخە زۆرە بۆ هاوڵاتی ئەگەر پێشتر کڕی بێت و ئێستا بەم نرخە بەم جۆرە بێ و بێگومان ئەمە کاریگەری خۆیەوە ئەگەری هەیە سبەینێش ئەو کۆبوونەوەانە ئەنجام بدرێکە لە نێوان ئەمریکا و رووسیا بێگومان ئەمە میوانەکەشم ئاماژەی پێکرد کاریگەری تەواوی دەبێت ئەگەری هەیە بە پێچوانەوە نرخەکە دابەزێت یاخود ئەگە دەرەنجامێکی نەبێت ئەگەری هەیە نرخەکان بەرز بێتەوە بۆیە ئەتوانین بڵین پێشبینیەکان بۆ نرخی زێر جارێ نادیارە نازانێ بەڵام بە هەموو ئەگەرێکەوەی کە قسەی لەسەر دەکرێت و شارەزیان دەڵێن ئەڵێن ئەگەریە تا کۆتایی ساڵم ساڵ هەر بەم جۆرە زێر لە بەرزبوونەوە داوێ بەگشتی بیلال ئەمە زانیاریەکان بوو سەبارەت بە نرخی زێر لە بازاردا و لە شاری سلێمانی هێمن کەمال پەیامنێری کورسات نیوزە سلێمانی هەربژیت ئازاژ ئاماژی پێکرد کاگازات کە کۆبوونەوەکی سبەینی نێوان ترەمپ و پوتین کە لە ئالاسکا بەڕێواچێ باسی پەیوەندیەکانی رووسیا و ئەمریکا کرێت تەوەن لە 2021ەوە پوتین لەگەڵ سەرۆکی ئەمریکا کۆنەبووەوە پێش لەگە بایدن کۆبووەوە ئەمە یەکەم دیداریانە دوای 4 ساڵ و دوای دەستپێکردنی جەنگی رووسیا و ئۆکراین
کە لە 2022 دەست پێ کرد لە شوباتی 2022 بێگومان ئەنجامی ئەو کۆبوونەوەی گرنگە. ڕاستە پەیوەندیەکانی ئەمریکا و رووسایە، بەڵام بابەتی جەنگی رووسیا و ئۆکراین بابەتی سەرەکی گفتوگۆکانیانە، بەتایبەت بابەتی ئاگربەست و کۆتاییهێنان بە جەنگ. ئەگەر دەرئەنجامێکی هەبێت سەبارەت بە ئاگربەست و دواتر قەنات بە ئۆکرانیا بکرێت کە ڕازی بێ بەو داواکاریانە و ئەوروپیەکانیش بە هەمان شێوە، چونکە ئەوان تا ئێستا لە نێو کۆبوونەوەکانانین، ئەوە ئەگەری هەیە زێر بە کاتی کەمێکی تر دابەزێ بە کاتی لەو نرخانێکی ئێستا هەیەی 10,000 تر بۆ مسقالێک تر دابەزێ، یاخود 5,000 10,000 تا 15,000 تر. بەڵام ئەگەر دەرەنجامێکی باشی نەبێ، ئەوە دڵنیا بن زێر بەرزبوونەوەی زیاتر بەخۆ بینە خێرا و دەم و دەست نەک 10,000 بەرزە بێتەوە، بەڵکو 20,000 و 25,000 شێچێتە سەر. و بۆ دوورمەوداژ لە حاڵەتی ئاگربەست و ئەگەر ڕێککەوتنیش نەکرێ بۆ وەستانی جەنگ، زێر لەسەر ئاراستەی بەرزبوونەوەی خۆی بەردەوامە، چونکە گەورە ئابوووریەکانی جیهان بە چین و بە ئەمریکاشەوە سەنەدەوە بڕیاری هەفتەی پێشوو ترەمبیای سەبار گومرگ نەخاتە سەر هاوردەی زێر، هۆکارە بۆی کە کڕینی زێر لەلایەن ئەمریکیەکانەوە زیاد بکە و چینەکانیش بەماشەوە و بانکی ناوەندی سەرقامی، بۆیە دەرفەتێکی گەورە لە بەردەمەوەیە کە زێر لە 100 تا لە 150 تا کۆتای ئەم ساڵ بەرزبوونەوەی زیاتر بەخۆی بینێواتە ئەگەر بە 10 وەرەقەت کڕی بێت ئەبێ بە 11 وەرەقە و $50 یاخود بە دەفتەرێ ئەبێ بە دەفتەرێک و 15 وەرەقە ئەوەندەیە چێتە سەر. ئێمە سەر بازاڕی خانوبەرە لە پارێزگای هەڵەبجە. بۆی قەیرانی داراییەوە نرخی زەوی و یەکەی نیشتەجێبوون خانوو لە هەڵەبجە دابەزی. بە شێوەیەک لە هەندێک شوێنی هەڵەبجە ئەتوانی زەویەکی زۆر باش بە 2 دەفتەر بە دەفتەرێک بە دەفتەرونویەک بکڕی، بەڵام کڕیاری نیە. هەر زەویەکیش کە پێشتر کڕاوە 2,000 تا $3,000 لێ بۆتەوە، جاوە لە بازار کاڵێن لێی بۆتەوە، واتە نرخەکەی دابەزی. ئەگەر بە 2 دەفتەر و 20 وەرەقە کڕی بێتە ئێستا 2 دەفتەرەکە، 2 دەفتەر و 30 وەرەقە بێ ئێستا 2 دەفتەرەکە. و شارزانی بازاری خانوبەرە ژەڵێن بازار سست و لاوازە، نرخ هەرزانە، هەرچەند دەمە دەرفەتە بۆ کڕین، بەڵام کڕیار لە بازار هەرکەم. بازاری هەڵەبجە و جموجۆڵ تەواو ئاساییە، بەڵام نرخی کەرتی خانوبەرە بە پێچەوانەی چاوەڕوانیەکانە تەواو نەئاساییە و لە دۆخێکی خراپدایە. چاوەڕێ دەکرا کەرتی خانوبەرە دوای بە پارێزگابوونی هەڵەبجە گەشەیەکی بەرچاو بەخۆیەوە ببینێت، بەڵام وەک خاوەنی ئەم نووسینگەی کڕین و فرۆشتنی خانوبەرە دەڵێت بازاڕیان تەواو سست بووە. ئەو زەویانەشی لەلایەن نووسینگەکانەوە بۆ قانزاج کراون بە $2,000 زەرەر دەفرۆشرێنەوە. وڵی هەڵەبجە کە کرا بە پارێزگا خەڵک چاوەڕوانی زۆر باشی ئەکرد، زۆر باش و باشتری ئەکرد. ئێمە چاوەڕێ بووین کۆمپانیاکان خەڵکی دەوڵەمەندەکان ڕوو لە هەڵەبجە بکەن، بەڵام بەعکسەوە کەشتە وەسعەکەوەی لات هەمووی بەجارێک وەسا. بازار عام یانی ئەوە نییە هەر بڵی نووسینگەوەوانە، عامی بازارەکە هەمووی بەکاملی هەمووی وەساوە. جاران تۆ عەرزێک دەکڕی ئەمڕۆ ئەو کڕی بەیانی خێریە کرد، دوو بەیانی خێریە کرد، بەڵام ئێستا وای لێ هاتووە ینی کە ئەوەیشی کە کڕیوێتی بووەتە ملی بەڕاستیەکەی. دابەزینی نرخی زەوی و خانوبەرە بە شێوەیەکی بەرچاو پەیوەندی بە بارودۆخی ئابووری گشتی و کەمبوونەوەی داواکاری هاوڵاتیانەوە هەیە. نەبوونی پرۆژەی گەورەی وەبەرهێنانیش لە شارەکە لایەنێکی دیکەی ئەم گرفتەیە. قەیرانی داراییە کە ئێستا لە هەرێمی کورسانایە، ئەمە داوەزینێکی زۆر زۆری کردووە لە هەموو شارەکان، بڵێمە تۆ ئەم لە هەموو مەحافزەکان هەرێمی کورسانی گرتوێتەوە، بەڵام لە هەڵەبجە بە تایبەتی، چونکە هەڵەبجە هیچ دەرچەیەشی نییە، هیچ کرانەوەیەکی نییە بە شارەکانی کەیا و خەڵکیش زۆربەی یعنی پشتی بە موچە بەستووە. کەمبوونەوەی چالاکی بازاری خانوبەرە کاریگەری نەرێنی لەسەر ئابووری ناوچەکە داناوە. بە بڕوای شارەزایان تەنها باشبوونی دۆخی ئابووری هەرێم و کۆتایی هاتنی قەیرانی دارایی کاریگەری خراپەکانی سەرکەرتی خانوبەرەی لە هەڵەبجە لا دەبات. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە. سەلاح جەمیلی پەیامنەری کورسات نیوز لە هەڵەبجە راپۆرتێکی وردی کردبوو لەسەرەوە. زانین هێشتا بازاری خانوبەرە لەکوێی هەڵەبجە باشە، چ گەڕێکێکی خانوو بەچەنە زەوی بەچەنە، لەگەڵ وەرزێر عەبدوڕەحیم خاوەنی نووسینگەی کڕین و فرۆشتنی خانوو زەوی لە هەڵەبجە قساکەم. کاک وەرزێر سڵاو لێبێ. باردۆخی بازار سست و لاوازە، نرخی زەوی و خانوبەرە ئایا
چەند دابەزیەوە بۆ نەگەر خانووی پێشتر بە 4 دەفتەر بێ زەویەک بە 2 دەفتەر بێ ئێستا چەنەکە؟ کاک وەرزێر گوێت لێمە؟ کاک وەرزێر باسی زەوی و خانووی هەڵەبجەم کرد ئەگەر گوێت لێم بێ وتمان بزانین خانوو زەوی چی بەسەر هاتووە جا هەڵەبجە بۆتە پارێزگا لەم ساڵیشە لەلایەن پەرلەمانی عێراقەوە بوو بە پارێزگای 19مین لەسەر هەستی عێراق هەرچەندە لە ڕووی ژماری دانیشتوانەوە قەرەباڵغێکی زۆری نییە واتە شارێکی جەنجاڵ و فراوانیە لە ڕووژماری دانیشتوان بەڵام بۆ خۆی پێگەیەکی گرنگی گەشتیاری و کشتتوکاڵی و تەنانەت تا ئەستێکیش بازرگانی هەیە بە تایبەت مەرزی شوشمێ و سازانەگەر ئەویش باماشەوە بکرێتەوە ئەو بارودۆخەی لە کەرتی خانوبەرە هەیە لە هەرێمی کوردستان هەڵەبجەشی گرتوتەوەتەوەی کە تەنها لە هەڵەبجە ڕوئیان نرخی زەوی و نیشتە جێبوون کەمێک دابەزی خودت بازار لاوازە هەموو هەرێمی کوردستانی گرتوێتەوە بەڵام لە هەڵەبجە لەوەیە کەمێک زیاتر بوو بێ لەلایەک خەڵک زەوی و باخ و باخاتی خۆی هەیە ئەچێ خانی و باخێک دروستەکە پێویست ناکات زەویەکەی بکڕێ لە سنووری شارەوانیشە ژمارێکی زۆر زەوی ماونەتەوە بە تایبەتوانەی کە خزمەت گوزاریانی ئەمانش وەکارن و لەو کاتەشی کە دەنگۆی بە تەواوەتی بوون بە پارێزگای هەڵەبجە هەبوو لەلایەن عێراق و خوێندنەوەی یەکەمی لە پەرلەمان بۆ کراو ئەو بابەتانە بەشێکی زۆری خەڵک چوون هۆسەیەکیان لەسەر کڕینی زەوی و خانووی هەڵەبجە دروست کرد کا بێتە پارێزگا و نرخ بەرزەبێتەوە بەڵام دواتر ئێستەوەی کڕیوێتی بە 20 و 30 لە زەرەرە هەیە بگرە لەوەی زیاتریش بێت چکە مەرج نییە تەنها ئەوەی کە تۆ شوێنێ بکەی بە پارێزگا ئەگەر بێت و دەرچێکی گەورە و گرنگی بۆ دروست نەکەی بتوانێت بازارێکی باشیە بێت قەرەباڵغێکی زۆری بۆ دروست نەکەی بتوانێت بازارێکی باشیە بێت بۆیە بۆ بابەتی هەڵەبجە گرنگە هەم لە ڕووی کەرتی گەشتیاری گرنگی پێ بدرێ و لە ڕووی بازرگانی و لە ڕووی حکومڕانی و بوونی دامەزراوەکانی حکوومەتیشەوە کە وا بکە خەڵکی زۆر ڕووبکاتە هەڵەبجە ئیشی بە هەڵەبجە بێت نزیکشی لە سلێمانی و تاستێک وای کورە خەڵک یان ئەگەر ئیشی بە هەڵەبجە لە سلێمانی مێنێتەوە بەڵام گرنگەوەیە کە هەڵەبجە بتوانرێت بازارێکی باش و گەوری بۆ دروستکەوە خەڵکی شتمۆحیوە بێ خانوو زەوی لەوێ هەرزانە خەڵکی هەموو هەفتەیەکەچێ بۆ هەورامان خانوویەک زەویەکیش لە هەڵەبجە بکڕێ جاری نزیکتر سەرێ لە هەڵەبجە بە و لێ بمێنەرە و پیاسێکی هەورامانیشکە و وەرەوە نەو شارەکە بۆ خۆ 2-3 ڕۆژ لێ بەسەر بەرە یا لە دەوروبەری هەڵەبجە ئەتوانی ئەوە بکەی چکە ئەو نرخانە نرخێکی زۆر گران نین خانوویەک بە 4 دەفتەر و بە 5 دەفتەر بێ بۆیە ئاسانە بسملای کاک وەرزێر کاک وەرزێر سڵاو لێبێ بازاری خانوبەرە لە هەڵەبجە چۆنە زەوی و خانی نرخیان چۆنە ینی بۆ نە خانوویەک لە هەڵەبجە خانوویەکی ئاسایی نرخی چەنە زەویەکی 200 مەتری ئاسایی نرخی چۆنە چەند دابەزیەوە سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێزیش وڵی من ئەمەیە سەرەتا بۆ دەست پێ بکەم بیدایە دەگە بگەڕێنەوە بۆ ساڵی پێش 2013 بیدایەتی پێش بە پارێزگابوونی هەڵەبجە لەلایەن حکوومەت هێرێمی کوردستانەوە سەرەتا بازاری کرین و فرۆشتنی ئەمە کە قەزا بوو باشتر بوو خۆشتر بوو دوای ئەوەی کە هەڵەبجە لەلایەن حکوومەتی هێرێمەوە لە ساڵی 2013 کرا بە پارێزگا نرخی خانوو زەوی لە 100% بەرز بوویەوە نرخی خانوو زەوی لە 100% بەرز بووە دوای ئەوە بەهۆی شەڕی داعش و قەیرانی داراییەوە کاریگەری هەبوو لەسەر بازار بە شێوەیەکی زۆر بەرچاو دابەزی هەتاکو ئاستێک لەوە چێ ینی تەسەور نەکەی بۆ نمونە من زەلام هەبووە زەویەکی کڕیوە لە دەواازەی شار لە زەمەقی بە 12 دەفتەر دلار دوایەکە فرۆشتێتی بە 4 دەفتەر دلار 12 بۆ 4 ئەو بەو شێوازە بەڵێ بەڵێ ئەوە ینی بەو شێوازە دابەزی ئێتر جاری دووەمیش کە هەڵەبجە کە لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە کرا بە مەحافەزە گۆڕانکاری لە سیعرەکانە ڕوویدا سیعر بەرز بوویەوە بەڵام لە منتیقەیەک بۆ منتیقەیەک فەرقی کرد لە هەنێک گەڕک و شوێنمان هەبوو هەروەک خۆی وابوو سیعر بە سابتی بە جێگیری مابوویەوە بەڵام لە هەنێ منتیقەمان هەبوو 40 وەرەقە هەتا 70 وەرەقەیش ڕۆشت بووە سەر زەویەکانی باش ئەوانە کوێن هەڵەبجە ینی کوێ هەڵەبجە کڕین و فرۆشتن تایە خۆشە کوێش وە خۆی ماوەتەوە وەساوە وەڵی ئەو شوێنانەی کە با بڵێن وەکو کەرتی بەفری میری گەڕەکی ئەندازیاران گەڕەکی مامۆسایان گەڕەکی بەختیاری ئەم منتیقانە گەڕەکی شەهیدان کڕین و فرۆشتن تیا خۆشەوە بە بەردەوامی مەعاملەی تیا ئەکرێ
ئیتر گەڕەکەەکانی کەیش معمەلی تیاکرێ بەڵام بە شێوەیەکی زیاتر لەم گەڕەکانە کە ناوم برد لەم شوێنانە معمەلەکرێ. باش خانوویەک لەو گەڕەکانە بە چەنە خانوویەکی 200 مەتری دوو قاتی خاوێنی نوێ لەو گەڕەکانی کە باسکی بازاریان خۆشە چەنەکەوێت لە گەڕەکێکی ئاسایش نرخی چۆنە؟ ئەگەر بتەوێ خانوویە بکری بە 5 دەفتەر دلار ئەتوانی بە 5 دەفتەر دلار خانوویەکی زۆر جوان لە باشترین شوێنی هەڵەبجا بیکڕی کەیتر باشترین شوێنی هەڵەبجەیە بەڵام خانوویشمانەیە لە 1 دەفتەر دلارە بەڵێ بە 5 دەفتەر جوانترین خانوو ئەکرد لە باشترین شوێنی هەڵەبجا لە شوێن گەڕەکیشمانەیە خانووی تایە لە دەفتەر و خواری دەفتەری شاتایەتی خانووەکە بە کەڵکیوە خەڵکتیایە بژی ئەوەی کە دەفتەر و خوار دەفتەرە خۆ تێچوەکەی لەوە زیاتر بەڵێ قوربان خەڵکی تیا ئەژی خراپ نییە بڵێن وەکو خانوە 5 دەفتەرەیەکە خۆش و لەبارە نا بەڵام خراپ نییە توانی تیا ئیدارە بکەیت و تێشە بژیت. ئەی زەویەکی 200 مەتری ئەرزەیەکی 200 مەتری ئیترها دۆستانە ماڵی دۆست بێ لە هەڵەبجە بە چەنە کردرێ؟ وڵی لە شوێنێک بۆ شوێنێک فەرقەکە لە گەڕێکێک بۆ گەڕێکێ فەرقەکە ئێستا لە شوێنێ هەمانە بۆن منە بە 15 وەرەقەیە زەویەکە هیچ مشکیلەیشی نییە تەوزیعی شارەوانیە نەخشەی هەیە مۆزەڤۆری گرتووەزێ بە چەند پاوە پێ بڵێرەوە 200 مەتر کێشەی حکومی نییە و تەوزیع کراوە بە چەند؟ بە 15 وەرەقە ئەتوانین دەستمانکەوێت لەرزانترین لە 15 گەڵاوە دەستمانەکەوێت بەڵێ. ئەی گران با بچین بۆ گران و بۆ شوێنێکی باشی هەڵەبجە. گران ئەگەر شوێنێک باش بێ بۆ سەکەن بێ لە 3 دەفتەر دلار تەجاوز ناکە بەڵام ئەگەر توجاری و بازرگانی بێ ئەوە زەویمانەیە تا 10 دەفتەر دلاریش ئەڕوات. باش وەزئی مڵکی تیجاری چۆنە لە هەڵەبجە؟ شتێکی باش کە ئەوە ملیۆنێک واریداتیە بێ لە مانگێکە 750,000 واریداتیە بێ ئەتوانرێ بە چەند بکردرێ؟ تقریبا ئەتوانی بە 12 دەفتەر دلار جوانترین مڵک بکری کە ملیۆنێک و 200,000 کریتیا بێ. ملیۆنێک و 200,000 کریتیایە وڵا جاخۆ ئەوە شتێکی باشە ینی خەڵک لە سلێمانی توانێوانێت لە سلێمانی خەت ناتوانین تۆ بە سێرانە تیجارێک بکڕێونە واریداتیە. هیچ شارێک بەقەدەر هەڵەبجە هیچ محافظەیەکی عێراق بەقەدەر هەڵەبجە نرخی خانووزەوی تیا هەرزان نییە لێرە ینی تەسەور ناکەی سعر ئەوەنە دابەزیوە لە تەسەورانیە یان لە هیچ شارێک و محافظەیەکی عێراقا بەو شێوە هەرزانی نییە لە چاو مڵکی محافظەکانی ترا. باش کاک وەرزێر شوێنمان هەیە ئەرزەیەکە کەسێک بیکڕێ ئاسایی خەدەماتیشی نەبێ بەڵام بۆ مستەقبەل بۆ درێژخایەن قازانجی تیا ببیندرێ بە 50 وەرەقە کەمتر لە دەفتەر بە 30 وەرەقە یا و 15 وەرەقەی وتت ئەمە بۆ دوورمەوەدا قازانجی تیا خەڵک بیکڕێ؟ وڵی خراپ نییە قازانجی تایە بدایەتی محافظەکە بە 12 گەڵا و 13 گەڵا بوون ئێستا چوونەتە 15 گەڵاوە ئەو شوێنانە خراپ نییە بە 50 گەڵاش زەوی تاپۆمان دەست ئەەکەوێ بڵێ 216 مەترە سوورەقەیدی هەیە تاپۆی ئەتوانی بیکەی بەنای خۆتەوە هیچ کێشەیکی نییە. ئەوە بۆ مستەقبەل قازانجی تیابێ ینی بۆ نوێ بۆ 10 ساڵی تر بە تەواوەتی شارەگاتە ئەو ناوچەیە تێشی پەڕێنێ؟ طبعا ئەرەوەڵا ئەچێتە ئەو منتیقەوە ئینی تیاکرێ ئەمەلی ئەوەی شەڵا ئیسفادەی لێ بکرێت. باش من خەڵکی هەڵەبجەنی بۆن و نە شارەزاژ نیم ئەگەر بێمە هەڵەبجە بتمانە بە کێ بکەم خانوو زەوی لا بکڕم خەڵکی ئەزموندار مۆڵەتی هەبێ نەیبێ؟ وەڵایی نووسنگەکان زۆرن لێرەن زۆربەیشان خەڵکانی باشن هەر کەسە و مشتری خۆی هەیە و هەر کەسە ڕوو لە کەسێکەکە بەڵام ئەگەر بتەوێت ئەتوانی مڵک بکریت لە هەڵەبجە زۆر لەبارە زۆر گونجاوە ینی شوێنێکی باشە ئەگەر خەدەمات و خزمەتگوزاری و پرۆژەمان بۆ بکرێت تەسەورەکەم سعری خان و زەویش لەم شارەیە ئێمە وەک شارەکانی تر بەرەو پێش بڕوات. باشە ئەگەر من بێمە هەڵەبجە بچمە کوێی هەڵەبجە بۆەوەی کە خانوویەک و زەویەکی باش بکەم؟ وەڵی تۆ ئەگەر بتەوێت لە هەموو هەڵەبجە ئێمە خانوو زەویمان لایە ئێستا وەکو شارەکانی کە نییە هەر نووسنگەیەک پابند بێ بە منتیقەیەک و بەگەڕێکێکۆ لەو شوێناکرین و فرۆشتن بکە ئێستا ئێمە لە هەموو هەڵەبجا کرین و فرۆشتنەکەین
تۆ ئازادیشی لە کوێ بیکڕی بەڵام ئێمە ئەوت بۆ ڕوونەکەینەوە بەرچاو ڕوونەکەینەوە بۆ پێ و ئەزمونەی کە ئێمە هەمانە لەم بوارە ئەتوانین پێت بڵێن کاکە ئەو گەڕەکە باشە ئەو منتیقە باشە ئەگەری هەیە ئیسفادەی لێ بکرێ و لە کاتی ئاوەدانی و خزمە گوزاری ئەوەی بۆ بڕات لەوێ زیاتر سعرەکان بەرزەبێتەوە لە چاو فڵان گەڕە چیترە. کاک وەرزێن مشتری کڕینی یەکەی نیشتە جێبوون چ زەوی بێت چ خانوو بێ تیجاری بێت لە هەڵەبجە کێن هەر خەڵکی ناوخۆی هەڵەبجەی خۆیەتی ینی بۆ ئەگەر 100 یەکەی نیشتە جێبوون لە هەفتەیەکە لە مانگێکا بفرۆشێ هەر سەکەی خەڵکی هەڵەبجە یاخود خەڵکیش لە دەرەوەیەت بۆ کڕینی هەواڵ لێ پرسن. نا بیدایەتی یەکەم جار کە هەڵەبجە بوو بە محافەزە ئەوەی کە مڵک لە 100 گران بوو خەڵکی دەروی هەڵەبجە هات مڵکی گران کرد. ئێستا جاری دووەم کە هەڵەبجە بووە بە محافەزە خەڵک یەکەم جار زەرری کرد ئێستا خەڵکی دەرۆ نایەن تەنها خەڵکی ناوخۆی خۆیەتی مشتری عەرەبوشتان نییە هەمووی کورد و هەڵەبجە خۆمان. نا ئێمە یەک مشکیلێشمانەیە ئەگەر مشتری عەرەبیشمانە بێ ئێمە ناتوانین مڵکەکەی پێ بفرۆشین لەبەرەوەی لێرە ڕێگەمان پێ نادەن تەحویلی گەین بە ناوی عەرەبەوە ئەو مشکیلەمانەیەنا لە هەموو شارەکانی کە لە هەموو شارەکانی کە ئەتوانێت لە هەولێر لە سلێمانی سیارە بکرێ خانوو بکرێ شوقە بکرێت سەر ناوی بەڵام لای ئێمە بانگمانەکەن پێمان ئەڵێن بۆتان نییە مڵک بە عەرەب بفرۆشن. زۆر باش بەڕێز ئێستا هەفتەی پێشوو ئێمە مڵکێکمانە بوو ویستمان بیفرۆشین بە خەڵک بە زەلامێک نفوسی دووز بوو هەر کوردی خۆشمان بوو بەس ڕێگەیان پێ نەداین مەحمەلەکەمان هەڵوەشایە. ڕاستەوە بڕیار لە زۆر ناوچەی کوردستانێ بۆ هیوای حکوومەت پێداچوونێک پیا بکە ینی بازارێکی باش ئێمە یەک کێشەشمانەیە ئێمە وەکو ئەوەی کە بێبازارین و بازارمان نییە لە ڕووی زەریبە و باجۆ بەراوردمانەکەن بە ئەقاراتەکانی سلێمانی و هەولێر ینی هەمان باج و هەمان ڕسوماتمان لێوەرەگرن کە ئێمە نووسنگەیەکی بەسیتین ئەوانیش نووسنگەکەن بەڵام ئەوەی ئێمە لە مایەکە ئەیکەینەوە لەوچێ لە 2 ڕۆژ لە 3 ڕۆژە هەمان مەعمەلە بکەنەوە. ڕاست بەڕێز وەرزێر عەبدوڕەحیم خاوەنی نووسنگەی کڕین و فرۆشتنی خانوبەرە لە هەڵەبجار بژیت بەرچاوڕوونێکی زۆر باشیانە بۆ هیوای خەڵکی دەرەوەی هەڵەبجە ڕووکاتەوە شارە زەوی و خانووی هەرزانی تیا بوو ینی 15 وەرەقە و تەنانەت دەگەر پەنجایەکەش کە هیچ کێشێکی حکومیشی نەبوو شتێک نییە لەگەڵ بەشێکی خەڵکانی گیرفانی خەڵکانە گونجێ بیکڕە و 10 ساڵی تر لی پرسەرەوە دڵنیا بە قازانجێکی باشەکەی 50 وەرەقە لەوەی 5 ساڵ بێ هەر لە ماڵەوە داد نابێت بدای بارزەیەک ێستا لەوەی باشتر بێت. بڕیارە ڕۆژی هەینی واتە سبێنێ کۆبوونەوەی لووتکەی ئالاسکا لە نێوان دۆناڵد ترەمپ و سەرۆکی ئەمریکا و ڤلادیمیر پوتین سەرۆکی ڕووسیا بەڕێوە بچێت ئامانجی سەرەکی کۆبوونەوەکە گفتوگۆکردنە لەسەر ئاگربەستی جەنگی ئۆکراین و رووسیا کە زیاتر لە 3 ساڵە بەردەوامە بەهۆیەوە سەدان ملیارد دۆلار تێچوو خەرجی جەنگەکە. بڕیارە کۆتایی هەفتە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا و ڤلادیمیر پۆتینی هاوتا ڕووسیەکەی لە ئالاسکا کۆببنەوە و چاوتوێی ڕێگاکانی کۆتایی هێنان بە شەڕی 3 ساڵی رووسیا لە ئۆکرانیا بکەن کە لە دوای گەڕانەوەی ترامپ بۆ کۆشکی سپی ئەمە یەکەم کۆبوونەوەی ڕووبەڕووی هەردوو سەرکردەکە دەبێت. بڕیارە کۆبوونەوەی نێوان هەردوو سەرۆک لە ئالاسکا بەڕێوە بچێت کە لەسەر نەخشە خاکی رووسیا بووە و با ئەمریکای ڕووسی ناسراوە پێش ئەوەی لە ساڵی 1967 ئەمریکا بە 7.2 ملیۆن دۆلار بیکرێت. هەروەها دیاریکردنی ڕۆژی هەینی لەلایەن ترامپەوە هاوتایە لەگەڵ کۆتا ڕۆژی ئەو وادەی بۆ رووسیای دیاری کردبوو بۆ ڕازیبوون بە ئاگربەست یان ڕوبەڕووبوونەوەی سزای زیاتری ئابووری بۆ سەر مۆسکۆ. زیاتر لە 3 ساڵە جەنگی نێوان ئۆکراین و رووسیا بەردەوامە و بەهۆیەوە ئەمریکا و هاوپەیمانەکانی ڕووبەڕووی خەرجی زیاتر بوونەتەوە. بەپێی راپۆرتی واشنگتن پۆست ئەمریکا زیاتر لە 180 ملیارد دۆلاری لە بودجەی گشتی بۆ ئۆکراین خەرج کردووە. رووسیاش تەنها ئەو پارەی بۆ ڕووبەڕووبوونەوەی ئۆکراین خەرجی کردووە 300 ملیارد دۆلاری تێپەڕاندووە. کۆبوونەوەی لووتکە لە کاتێکدایە 10 ساڵە پۆتین سەردانی ئەمریکای نەکردووە و لە 2021ەوە لەگەڵ سەرۆکی ئەمریکا دیداری نەبووە بۆیە کۆبوونەوەی هەینی گرنگی و بایەخی خۆی هەیە بە تایبەت لە ڕووی ئابوووریەوە.
ئەگەر ئەنجامێکی ئەرێنی هەبێت کاریگەری گەورەی لەسەر کەرتی وزە بە تایبەت خستنە ڕووی نەوت و غازی سروشتی دەبێت و هاوکات نرخی دانەوێڵە و ڕۆنی زەیت و ئاسن دادەوازێت. هەڵبژاردننی ئالاسکا وەک ناوەندی دیداری سەرۆکەکانی ئەمریکا و رووسیا ئاماژەی گرنگن چونکە دوایین جار کە ئالاسکا لە گۆڕەپانی دیپلۆماسی ئەمریکادا دیار بوو لە مانگی ئازاری ساڵی 2021 بوو کاتێک وەفدی دیپلۆماسی و ئابووری جۆ بایدن لەگەڵ هاوتاچینیەکانیان لە ئەنکۆرەیج کۆبوونەوە. تێیدا پرسە ئابووری بازرگانیەکانی پەکین و واشنگتن لە کەشێکی ئالۆزدا تاوتوێکرا و لایەنی چینی ئەمریکیەکانیان بە خۆبەزلزانین و دووڕێیی تۆمەتبار کرد و نەگەیشتە ئەنجام. چاوەکان لەسەر کۆبوونەوەی ئەمریکای گەورە ئابووری جیهان و رووسیای گەورە هەناردەکاری نەوتی خاوە بە تایبەت بۆ کۆتایهێنان بەو جەنگەی تەواوی ئابووری جیهانی بەخۆیەوە گرێداوە و کاریگەری لەسەر نرخی نەوت و غازی سروشتی و دانەوێڵە هەیە و بەهۆیەوە جیهانی ڕوبەڕووی هەڵاوسانێکی بێوێنە کردووە. جا باسی نەوت و موچەم بۆ کردن، باسی دینار و دۆلار و تمەن و لیرەی سووری و تورکی و یۆرۆ و پاوەنیشمان کرد، باسی بتکۆین و ئیسیریۆم زێڕیش، باسی بازاری خان و بەرەش. ئەوە جەنگی ڕووسیا و ئوکراین ژوابزانام هیچ نەماوە بیڵین بۆ هیوای ئابوورێکی زۆر باشتانە.